بەڵبەرزان لە تەوەریە کەمی ئەمڕۆی بەرنامەی بەیانیت باش کوردستاندا گفتوگۆ دەکەین سەبارەت بە نەخۆشی شەکرە یاخود برینی شەکرە وەک ئاماژەم پێکرد مامەڵەکردن لەگەڵ برینی شەکرە کە لە سەرم بابەتە دوو میوانمان لە ستودیۆی بەرنامەی بەیانیت باش کوردستان بەڕێز دکتۆر داهات حەوێزی پسپۆڕی هەناوی و دڵ و شەکرە ئەروەها خاتوڕۆس پیرروجایە پەرستاری پێشکەوتوی شەکرە و برینیشمان لەگەڵ دەبێت کە زیاتر گفتوگۆ دەکەین لەسەر ئەو بابەتە بەخێربێت. سپاس دەکەم دکتۆریان بەخێربێن. دکتۆر سەرتا دەمەوێت لە تۆ دەست پێ بکەم هەروەکو پێناسەیەکی کورتی نەخۆشی شەکرە کە نەخۆشی شەکرە لە ئێستادا چیە و کێ توش دەبێت زیاتر؟ بەڵێ خۆی شەکرە چەندین جۆرمان هەیە. جۆری یەکمان هەیە ئەوەیە کە کەسەکە پێش تەمەنی 25 ساڵی تووشی شەکرە بێ. لەو جۆریانە هیچ جۆرێکی ئەنسۆلین دەرنادرێت لە لەشە کە ئەنسۆلین خۆی هۆرمۆنێکە پێویستە بۆ ڕێخستنەوەی شەکری ناوخوێن. ئەو کەسانی کە پێش تەمەنی 25 ساڵی تووشی شەکرە بن پێیانوترێت جۆری یەکی شەکرە. لەو کەسانەیە بێ دەرزی ئەنسۆلین بەکاربێنن. جۆری دومی شەکرە و کەسانی کە دوای تەمەنی 25 ساڵی تووشی شەکرە بن. لەم جۆریانە ئەنسۆلین هەیە بەڵام بە بڕێکی کەم یاخود ئەنسۆلینەکە چالاک نییە پێویستی بەوەیە کە دەرمان وەرگێت بۆی چالاک بێت. ئەم جۆریان پێوترێت جۆری دوو زۆربەی و کەسانە پێویستیان بە حەب هەیە تا فترەیەک بە حەب کۆنتڕۆڵە بێ بەڵام ئەمانیش لەوانێت دوای فترەیەک پێویستیان بە دەرزی ئەنسۆلین هەبێ. جۆرێکی تری شەکرە هەیە پێوترێت شەکرەی سکپڕی و کەسانی ئافرەتانی سکپڕ لە کاتی حەملا تووشی شەکرە بن زۆربەی کە دوای حەملەکە شەکرەکان ئەپەڕێنن هەنێ جاریش هەیە لەگەڵیان ئەمێنێتەوە. هەنێ جاریشەیە شەکرە بەهۆی نەخۆشیەوە دروستە بێت یاخود بەهۆی دەرمانەوە دروستە بێت بە تابەتی ئەم فترێ پێشێمە ئەم 2 ساڵی پێشوو کە حاڵەتی کۆرۆنا زۆر بوو زۆر کەسە بوو دوای کۆرۆنا تووشی شەکرە ئەبوو مە شەکرەیەکی تایبەتە کە دوای نەخۆشی تووشی ئەبێت دوای فترەیەک بردۆردە شەکرەکەی نامێنێت یاخود بە چارەسەر کۆنتڕۆڵە بێت. زۆر باشە دکتۆر لە ئێستادا کە ئێمە تا ئێستا هەر ڕوبەڕووبوونەوەی کۆرۆنا و هەر ئامادەکار یاخود هەر هاوڵاتیان توژە بن بەم ڤایرۆسە با لێرەیە پرسیاریەوە کاڵی هەنێک کەسەی لەم کاتەیە توژە بێت هۆکاری چیەکەم کەسە لەم کاتەیە توژە بێت کە کەسانی کە لە کاتی توشببوونی کۆرۆنا و دوای ئەوە بەردەوام ببێت لەم نەخۆشیە. بەڵێ هۆکاری دروستبوونی شەکرە لە کاتی کۆرۆنا زۆر هۆکاری هەیە زۆر توێژینەوە و دراساتی لەسەر کراوە. یەک لە هۆکارەکان ئەوەیە کە ئەڵێ ئەو کەسانی کە تووشی کۆرۆنا ئەبن ڤایرۆسی کۆرۆنایەکە وەک چۆن ئەگاتە سیەکانیان ئەگاتە قوڕگیان تووشی هەوکردنی سەختی سیەکانەکە هەروەها ئەم ڤایرۆسە ئەگاتە پەنکریاسیان. پەنکریاس ئەو ئەندامەیە کە بەرپرسە لە دەردانی ئەنسۆلین و ڕێخستنەوەی شەکری خوێن کە هەوکردنی پەنکریاس دروست بوو کەسەکە تووشی شەکرە بێ. هۆکارێکی تر بۆ شەکرەی دوای کۆرۆنا بریتێ لە هەموو هەوکردنێک لە لەشە دروست بێ فسیۆلۆجی لەشی کەسەکە تێگەدا لەوانەیە شەکرەکەی زۆر بەرزکاتەوە. هەروەها ئەو دەرمانانەی کە لە کاتی کۆرۆنا بەکارێت بە تایبەتی دەرزی دێکسامیسازۆن بۆ ئەو کەسانە ئەکرێت کە شەکرەیەکی زۆر کە تووشی کۆرۆنایەکی زۆر قورس بوون بە تایبەتی و کەسانی کە ئۆکسیجیان داوەزێ ئەم دەرزی دێکسامیسازۆنە شتێکی زۆر معروفە کە شەکرە بەرزەکاتەوە زەخت بەرزەکاتەوە بۆی ئەوە کەسەکە تووشی شەکرا بێ. بەڵام زۆربەی کات ئەو کەسانی کە تووشی شەکرا بن بۆ فترێک تووشی شەکرا بن لەوانەیە بۆ 6 مانگ لەوانەیە بۆ ساڵێک بێ زۆربەی کات لەوانەیە وردەوردە بە چارەسەرکردن وەرگرتن و بە پارێزیکردن دوای ئەو شەکرەکان بپەڕێنن. زۆر باشە دکتۆر تەمەن تا چەند ئێستا بەشێک لە منداڵانیشمان زۆر تووشی نەخۆشی شەکرا بن هەندێک منداڵ هەیە هەر لە سەرەتای لەدایک بوونیەوە کە لەدایک دەبێت تووشی شەکرە دەبێت هەندێکیشمان هەیە لە 8 ساڵی 9 ساڵی تا تەمەنەکانی تر ئەمە هۆکار چییە؟ هۆکارەکە لەوانەیە پێش وا باشە باسی پێش لە دایکبوونی مناڵەکە بکەین. ئەگەر ئافرەتی سکپڕ لە کاتی سکپڕێکەیە تووشی شەکرە بێ مەترسی ئەوە هەیە کە مناڵەکەشی تووشی شەکرە بکات. ئەمە دکتۆر مەرج نییە بەڵام مەترسی زیاترێ بۆ ئەگەر ئافرەتەکە خۆی نەخۆشی درێژخانی هەبێ یاخود کێشی زۆر بێ لە کاتی سکپڕێک هەیە یاخود بە لە پێشینەی خێزانیان هەبێ ینی ئافرەتەکە خۆی دایکیان باوکی تووشی شەکرە بوو بێ لە کاتی سکپڕێکە ئەگەر ئەمیش تووشی شەکرە بێ احتیمالی هەیە لە مستەقبل مناڵەکەشی تووشی شەکرە بکە. دوم هۆکار بووە شەکرە قسەکەی جەنابەت ڕاستە ئێستا شەکرەی مناڵیش زۆر بووە لەبەرە مەسەلەی خۆراکی ناتەندروست بە تایبەتی مناڵان کە ئێستا شیرینی زۆرە خۆن جبس و پەتاتە و ئیندۆمی ئەو خواردنە ناتەندروستانە ئەخۆن. دوم هۆکار بریتە لە جوڵە و حەرەکە نەماوە جاران خەڵک بە تایبەتی مناڵی جاران لە کۆڵان بوو دامە لە کۆڵان بوو یاری و جوڵە و حەرەکەی هەبوو بەت زۆر بە دەگمەن هاتە ماڵەوە بەڵام ئێستا زۆر بەعکسەوەی ئێستا زۆربەی کات لە ماڵەوەن زۆر بە دەگمەن ئەچنە دەروی یاری بکەن یاریکردن و جوڵە و حەرەکە بە تایبەتی بۆ مناڵ زۆر زەڕورە بۆی ئەو شەکریان سەرفکەن تووشی شەکرە دەبن. هەروە هۆکاری بۆ ماوەش دەوری هەیە ئەگەر مناڵێک دایکیان باوکیان کەسێکی خێزانەکەی تووشی شەکرە بێت ئەمیش احتیمالی تووشی شەکرە بێت و لە تەمەنی پێش تەمەنی 25 ساڵی توش بێت ئەو کاتە پێویستی بە دەرزی ئەنسۆلین هەیە بۆ کۆنتڕۆلکردن. زۆر باشە دەچمە لای خاتوڕۆس زام خاتوڕۆس سەرنجی چێ لەسەر و کەسانی کە تووشی نەخۆشی شەکرە دەبن بە تایبەت تەمەن تا چەند ئەمە پێوەرە؟ ئەو کەسێکان شەکرە تووشەوێت تەمەنێت هەمووتان سەر و 45 ساڵە لەبەرەوەی ئەو کەسێکان لێرە زۆر بێت خواردنەکان باش نییە ناچالاکەن لەگەڵ ئەمە
بەرنامەج دەرمانەکە ناکوان ئەوانە تووشی شەکرە تووشە بێت زۆر باشە باشە لە چه حاڵەتێکا خات و ڕۆز ئەو کەسێک کە نەخۆشی شەکری هەیە تووشی برینی شەکرە دەبێت ئەو کەسێکەن زۆر بێت کۆنترۆل ناکە سێتەرە ناکە شەکرە دوای پێستی جوان باش تەندروستی ناکەن پاکی ناکەن هایجین نییە لەبەراوێش برینی شەکرە تووشەوێت لەگەڵ ئەمە ئەو کەسێکان شەکرە هەیە جیگەرە ئەکوا زۆر بێت هەموو بۆری کوێنەکان زایفە بێت لەبەراوێ لەگەڵ ئیسفادێ جیگەرێش زووتر برینی شەکرە تووشەوێت زۆر باشە بە تایبەت برینی شەکرە زیاتر لە چه ئەندامێکی لەشی ئەو کەسەی کە نەخۆشی شەکری هەیە دروست دەبێت ینی وچ پارت ئەو دەبەدی زۆر بێت لە کاچیان تووشە بێت هەندێک 1% لە دەستیش تووشە بێت برینی شەکرە مامەڵەکردن لەگەڵ ئەمەدا بێت چۆن بێخات و ڕۆز چۆن چارەسەر وەرگن برینی شەکرە وەکو تیم چارەسەر بکەیت پێویستە وەکو سیستەم ئەڕوە یەکەم پێویستە سەیتەرەی شەکرە بکە دووەم سەیتەرەی ئیلتیهاب بکە سێیەم چارەساری بۆری کوێن گیراوە بۆ ئەمێش چارەسەر بکە ئینجا برینی شەکرە باشە بێت سێیەم ئەگەر گورچیلە سایفە بۆ ئەمێش چارەسەر بکەیت پێویستە هەموو تیم پێویستە بۆ برینی شەکرە چارەسەرەکەی یەکەم پێویستە چییە؟ برین بچووکە زووترین بڕوا بۆ دیکتۆرەکان لەوێ چارەسەر بکەیت زوو برین باشە بێت ئەگەر نەم ڕۆشتوو بۆ لەگەڵ دیکتۆرەکان دوای لە ماڵەوێش کۆتان چارەسەر کردی برین کەراپە بێت دوای ترسنەکانی بیبرەنەوە ئەبێت لەبەرەوێ برینی شەکرە زووتر چارەسەر بکەیت زووتر باشە بێت باشە کەواتە هەر برینێکی بچووکە گەر بچووکیش بێت لە سەرەتاوە سەردانی پزیشک بکات لەوانەیە هەندێک کەس لە ترسان ناتوانێت ئەمە یەکسەر پێویستی بەوە هەیە کەم برینە پاک بکرێتەوە یاخود یەکسەر تەداوی بکرێت بەڵێ یەک بچووک برین توش بوو پێویستە وەکو سیستەمەڕۆیت سەیتەرەی شەکرە سەیتەرەی ئیلتیهاب دوای چارەساری تەداوی ئەو کەسێکەن ئەزانن چۆن تەداویەکەیت اینجا برینی شەکرە زوو باشە بێت زۆر باشە مەرجە ئەو کەسێک کە تەداوی بۆ دەکرێت ئەو برینە بپێچرێت زۆر کەسەیە کە تەداوی بۆ برینەکەی دەکرێت دەپێچرێت ئەمە تەندروستە تا چەند زوو ئەم برینە باشە کات و یاخود دوایی گرفت بۆ دروست دەکات تەداوی وەکو برینی شەکرە باشە بێت سێ ستێج هەیە یەکەم ستێج ئیلتیهاب ستێجە ئەمە ئەبێت یەک هەفتێ بۆ دوو مانگ لەبەر شەکرە هەیە ئەو ستێجی ئیلتیهاب درەنگە بێت چارەساری مەڵخەموشتان و تەداوی ئایتەمەکان بۆ ئەو ستێج ئەلەگە بۆ ستێجی دووەم ستێجی دووەم ئەلێن گرانولیشن ستێج ئەمە گۆشت و دروستبوونن ستێجە ئەم کاتێک هەموو دەرمان و لەگەڵ ئایتەمی برینی شەکرە ئەلەگە ئەو کەسێکان ئەزانن برینی شەکرە چۆن چارەسەر ئەکەیت پێویستە ئەمە ئازانن ستێجی چۆنە ئەو برین ستێجی یەکەم دووەم یان سێیەم چارەسەر چۆن ئاگۆریت بیگۆریت پێویستە بزانن اینجا ئێمە زووتر باشە بێت باشە خات ڕۆز چەند ساڵە لێرێت کوردێکە زۆر باشە ڕوونکردنەوەکانت بە باشی شێکەیتەوە من هەشت لار لێرێ کوردی تۆسێک پر باشە هیوای سەرکەوتن بۆ تەخوازم و باشتریش ئیشەڵە دکتۆر دەمەوێت سەبارەت بەوە هەر خات ڕۆز پرسیاری ئەوە بکەم باسی بڕینەوەت کرد لە چه حاڵەتێکدا خوا نەخواسە ئەو کەسە دەگات بەوەی کە ئەو پارچەی ئەندامی لەشی لە دەستباو یاخود پێویست بە بڕینەوە بکات کەی کاتی ئۆمپیتێشن نیت ئەو کاتێک چوار ستێجی برینی شەکرە هەیە یەکەم ستێج برین توش بوو لە پێستەکێ دووەم ستێج برین هەیە لە چاوری دووەم برین هەیە پێستە چاوری گۆشت سێم ستێج پێستە چاوری گۆشت ئیسکان ئەم کاتێک ئیلتیهاب ڕۆشتوو بۆ ئیسکان پێویست بە بیبرنەوە بەڵام هەندێک
لە گۆشتەکەی زۆر ئیلتیهاب هەیە ئەم کاتێک پاکیکردن یان بیبرن پێویست پێێتی. زۆر باشە دکتۆر دەگەڕێمەوە لای تۆ لە سەرەتای پێش بەرنامەکە شاباسمان لەوە کرد مناڵ تووشی ئەوە دەبێت کە مناڵیش بگات بۆی کە برینی تایبەت بێ بە نەخۆشی شەکرە و مناڵەکە نەخۆشی شەکری هەبێت تووشی برین ببێت لە چ کاتێکدا ئاگات بەوە مناڵیش تووشی ئەم حاڵەتە ببێت. بڵێ خۆی هۆکارەکانی برینی شەکرە هۆکارێکی زۆرن ئەو کەسانی کە تووشی برینی شەکرە بنوک و خات و ڕۆز باسی کرد زۆربەی کات لە پێەکانیانە تووشە بن ئەویش هەنێ هۆکاری هەیەک لە هۆکارە زۆر گرنگەکان بریتە لە زەعیفبوون و لاوازبوونی هەستە دەمارەکانی قاچەکان کە پێوترێ پێریفرال نیرۆپاسی کە شەکرە زەخت خاتە سەر هەستە دەمانەکان کەسە دایمە قاچی سڕە دایمە هەستە کە قاچی مێرولە کە سڕە یان دایمە گەرمە بەتابەتی لە وەرزی زستانان ئەم برینی شەکرە زۆر دروستە بێت چکە کەسانی کە شەکریان هەیە قات دایمە قاچیان ساردە سەرمایانە نزیکی ئەەکەنەوە لە سۆبا تووشی تڵۆق و سوتایی برینە بن پێی نازانن هۆکارێکی تر بۆ برینی شەکە بریتە لە تەسەکبوونەوەی خوێنبەرەکان کە پێوترێ پێرفرال ئارتی دیزیز خوێن بە باشی ناچێت بۆ پێیەکان بەتابەتی و کەسانی کە زەختیان هەیە یاخود و کەسانی کە جگەرەکیشیان خۆ کەسانی کە نەخۆشی گورچیلیان هەیەن وانەی کە نەخۆشی دڵیان هەیە ئەمەش هۆکاریی تر وا ئەگەر کەسەکە تووشی شەکرە بێت و ماسوولکەکانی زەعیف بێ ماسوولکەکانی قاچی زەعیف بێ زیاتر تووشی شەکرە بێ بەتابەتی شەکرە دوای 10 ساڵ لە تەشخیصکردنی شەکرە کەسەکە لەوانێت تووشی برینی شەکرە بێ ئەین دوای فترەیەکی زۆر کە بەتابەتی ئەگەر شەکرەکەی کۆنتترۆل نەبێ یاخود ئەگەر تووشی ماکەکانی شەکرە بێ بۆکو نەخۆشی گورچیلە و نەخۆشی دڵ و نەخۆشی چاو بۆی ئەو کاتەوە تووشی برینی شەکرا بێ بۆیە برینی شەکر لە مناڵان کەمترە لەبەرەوەی کاتێکی زۆری ئەوێ ئەو مزعفاتانەی کە باسمان کرد دروست نابێت لە مناڵان لەگەڵ ئەوە شاگەر مناڵەکە شەکرەکەی کۆنتترۆل نەبێ یاخود تووشی سوتاویەک بێت تووشی برینێک بێت ئەو کاتە برینەکەی درەنگ ساڕێژە بێ ئەویش پێویستی بە چارەسەری تایبەت هەیە. زۆر باشە باسیەوەت کرد دکتۆر کە دەڵی هەستە دەمارەکان لاواز دەبن ئایا ڤیتامین B12 با بڵین بیتۆڵە باوکو خۆتان بەر لە ڕۆزیشکێکە باسی دەکەنەمە تا چەند گرنگە بۆ کەسانی کە تووشی ئەم حاڵەتە دەبن. بەڵێ ئەو کەسانی کە شەکران هەیە لەوانی خۆیان تووشی نەقسی ڤیتامینی B12 بن بەتابەتی و کەسانی کە حەبی مێتفۆرمین بەکارێنن حەبی مێتفۆرمین کە لەناو خەڵکە بە 550 بەناوبانگە ئەو حەباگەر کەسێک دوای 5 ساڵ لە وەرگرتنی ئەم حەبی مێتفۆرمینە لەوانەیە تووشی نەقس و تووشی کەمبوونی ڤیتامینی B12 بێ لە لەشیە لەبەرەوەی ئەم حەبە ناڵێ ڤیتامین B12 کە لە گۆشت و پرۆتینەکان هەیە ناڵێ لە ناو ڕێخۆڵەکانی بە تەواوەتی ئیمتیساز بکرێت و بمژرێ بۆیە تووشی نەقسی ڤیتامینی B12 بێ و ڤیتامینی B12 ڤیتامینێکە کە زۆر گرنگە بۆ ساڕژبوونی برین بۆی برینەکە لە کاتی خۆی یەک بگرێتەوە بۆی ئەو کەسانی کە تووشی برینی شەکرا بن لەگەڵ چارەسەرەکانی کە وەکو خات ڕۆز باسی کرد لەگەڵ ئەوشا بێ مەڵتی ڤیتامینی B12 بە تایبەتی وەرگرێ بۆی برینەکەی زووتر ساڕژ بێتەوە. زۆر باشە سیستمی خواردن دکتۆرستێکە گەبینی کاڵێت نەخۆشی شەکرێتی لە من نانی جۆ خۆم یاخود هەندێک خواردن لە خۆی دەگرێتەوە بە تایبەت ئەو بابەتانی کە لە گەنم دروست دەکرێن زیاتریەتە سەر و خواردنانی کە دانیۆڵی وەکو جۆ ئەمە تا چەند گرنگە. ئەو کەسانی کە تووشی شەکرە و کەسی خۆی پێڕەویەکات زیاتر بەڵێ ئەو کەسانی کە تووشی شەکرا بن یەک لە چارەسەر زۆر گرنگەکان پێش بەکارهێنانی دەرمان یان پێش بەکارهێنانی دەرزی ئەنسۆلین بریتە لە چارەسەری پارێزیکردن لە خواردن هەنێ خواردنمان هەیە کە پێوتر های گلایسمیک ئیندێکس یعنی خستی شەکرەکە تیانە زۆرە کەسانی کە شەکرانێ ئێمە هەموو جارێ ئامۆژگارێنێکن کە خۆیان بە دوور بگن لە خواردنی زۆر برنج پێیان دەڵێن هەفتەی 3 ڕۆژ برنج بخۆن ڕۆژ ناڕۆژی برنج بخۆن کە برنجیان خواردنانی پێوە نەخۆن و شەکر زۆر نەکەنە چاوە شیرین دروستکرا و کوپاقڵاو و بیبسی و بابەتەکانی زۆر نەخۆن پەتاتە بەتابەتی پەتاتی سوورەوکرا و بڕێکی زۆر لە شەکریتیا شەکرە زۆر بەرزەکاتەوە ئەو کەسانی کە شەکرانی وا باشە نانی جۆ بخۆن لە نانی گەنم باشترە چونکە نانی جۆ وا دۆزراوەتەوە کە کەمتر شەکر بەرزەکاتەوە کەسانی کە شەکرانی وا باشە میوە زۆر شیرینەکان ئەو میوانەی کە بڕێکی زۆر لە شەکریتیا کەمتری بخۆن وەکو هەنجیر و ترێ و کاڵک و شووتی و مۆز و لیمۆ و ئەنی هەندێک خواردنمان هەیە کە لەوانەیە لە لای خەڵکەوە کە بە حساب ترشیان زۆر شیرین نییە بەڵام شەکر بەرزەکاتەوە وەکو لێک لەوانە لیمۆیە یاخود هەندێک خواردنی تر هەیە لای خەڵک بە حساب شەکرە زۆر بەرزەکاتەوە کە بە حساب شیرینە بەڵام وان نییە بۆ نمونە شیلێک لێو خواردنانەیە کە شەکرە زۆر بەرز ناکات یعنی بە پێی جۆری خواردنەکە ئەگۆڕێ ئەو کەسانی کە شەکریان هەیە پێویستەکە پێش بەکارهێنانی دەرمانەکان لەگەڵ بەکارهێنانی دەرمانەکانیش پارێزی بکەن بۆی شەکرەکان باشتر کۆنتترۆل بێت. باشە دکتۆر مەرجەکە کەسێک دەڵێ من چارەسەر یاخود عیلاج وەردەگرم پێویست ناکات من خۆ پارێزی بکەم لە خواردن خۆم بگرمەوە لە خواردن ئەمە تا چۆن ڕاستە؟ ئەو کەسێک کە تووشی شەکرە بوو کە دکتۆرەکە تەشخیصی کرد کە شەکرێ هەیە ئەبێ لە یەکەم دەقیت تەشخیصکردن و چارەسەرگرتنەکە دەست بکە بە پارێزیکردن لەبەرچی لەبەروی ئەگە پارێزینەکە ئەگە دەرمانیش بەکاربێنێ شەکرەکەی کۆنتترۆل نابێ ئەمە زۆر کەسمان بینیوە کە دەرمانێکی زۆر بەکارێنێ یاخود دەرزی ئەنسۆلین لە خۆیەدا
بەڵام چونکە پارێزی ناکە شەکرەکەی کۆنتترۆل نابێت کە شەکرەکەشی کۆنتترۆل نبێت تووشی مزعافاتەکان و ماکەکانی شەکرا بێت وەو کەسانی کە دەرمان بەکارێن ئەگەر پارێزی بکەن پێویستان بە دەرمانێکی کەمتر هەیە یاخود پێویستان بۆ نیە کە دەرزی ئەنسۆلین بەکاربێنێن بە دووسێ حەبی باسیت شەکرەکەیان کۆنتترۆل بێت وەڵام ئەگە پارێزی نەکەن لەوانەیە چەندین دەرمان و ئەنسۆلینش بەکاربێن هەر شەکرەکەیان کۆنتترۆل بێت حاڵەتێک ئاگاتە دەرزی ئەنسۆلین دکتۆر دەرزی ئەنسۆلین بۆ ئەو کەسانی کە جۆری یەکیان هەیە وەکو باسمان کە پێش تەمەنی 25 ساڵی چونکە ئەنسۆلین هیچ کاتێک لە خوێنان نییە ئەنسۆلینەکەیان زۆر کەمە پێویستیان بە دەرزی ئەنسۆلین هەیە ئەو کەسانی کە جۆری دویان هەیە دوای تەمەنی 25 ساڵی دوای تەمەنی 30 ساڵی تووشی شەکرە ئەبن دوای 10 ساڵ لە تەشخیصکردنی نەخۆشیەکەیان بە تایبەتی دوای 10 ساڵ خانەکانی پەنکریاس وردە هیلاک ئەبن پێوتری هیلاکبوونی خانەکانی پەنکریاس لەو کاتەیە زۆریان پێویستیان بە دەرزی ئەنسۆلین هەیە بە تایبەتی کەسێک ئەگەر لەسەر 4 جۆر لە دەرمان بێت لەسەر 4 جۆر لە حەب بێت فەحسی سێمانگی شەکرەکەی لە 9 زیاتر بێت کە خۆی فەحسی سێمانگی شەکرە تەبیعیەکەی ئاسایەکە بێت 6 بێ ئەو کەسانی کە دەرمان زۆر بەکارێن بەڵام هێشتا فەحسی سێمانگی شەکرەکان لە 9 زیاترە لەو کاتەیە پێویستەکە دەرزی ئەنسۆلین بەکاربێنن یاخود ئەگەر کەسەکە شەکری هەبێت و ماکەکانی شەکری هەبێت وەکو نەخۆشی گورچی لە یاخود نەخۆشی دڵ یان و کەسانی کە ئەمەلیاتێکیان لە پێشە پێویستەکە ئەمەلیات بکەن پێویستەکە زووتر شەکرەکەیان کۆنتترۆل بێ لەو کاتەوە باشە دەرزی ئەنسۆلین بەکاربێنن زۆر باشە باسی پشکنینت کرد دکتۆر پشکنین لە چه ئاسێکا لە چ کاتێکدا پێویستە ڕۆژانە یاخود هەفتانە یاخود ئەو سێمانگەی کە باسی کرد ئەمە حاڵەتەکان چۆن دەگۆڕێت کەی چ کەسێک ڕۆژانە بیکە یاخود لە ئاستێکە هەفتانە بێت لە چه ئاستێکی شامانگانە بێت ئەو کەسانی کە شەکریان هەیە بەتابەتی کە شەکرەکەی زۆر بەرز بێت کە چه بەلای دکتۆرەکە لەوانێت لە سەرتاوە جدۆلێکی بۆ دانێ کە ڕۆژانە تەنان ڕۆژگوایە 3 جار تەنان ڕۆژگوایە 4 جاریش فاسی شەکرە بکە بەتابەتی ئافرەتانی سکبڕ کە تووشی شەکرە ئەبنێ مەجاری وا هەیە ڕۆژی 4 جار جەودلی شەکریان بۆ دانێ بۆنە بەیانیان پێشنان خواردن نێوڕان و ئێواران و شەوانیش پێشخەوتنە بێ فاسی شەکرە بکەن بۆی لەو فترەیە کە بۆنە چارەسەرەکەیان بۆ ئەگۆڕێت بزان لەم هەفتەیە کە چارەسەرەکان بۆ گۆڕاوە چەندێک کاریگەری بووە و شەکرەکەی کۆنتترۆل کردووە دوای ئەو کەسەکە کەوتە سەر ئەوەی کە علاجی بەکارێنە شەکرەکەی کۆنتترۆل بوو پێویستەکە دوای مانگێک فەحسێکی تازە بکاتەوە بە تایبەتی فەحسی گورچی لە فەحسی چەوریەکان فەحسی سێ مانگی شەکرە پێویستەکە 3 مانگ جارێ بکرێت و بیرمان نەچێ ئەو کەسانی کە شەکریان هەیە جگە لە پشکنینی خوێن پێویستەکە پشکنی چاوکەن بەلانی کەمی و کەسانی کە شەکریان هەیە بە ساڵی جارێک پشکنی چاوکەن بۆی چکە شەکرە تاسیر کاتە سەر چاو لەوانێت تۆڕەی چاو تێک بدە کەسانی شەکریان هەیە کە پێویستەکە زوو پشکنینی پێیەکانیان بکەن بۆی بزانن تووشی فطریات و کەڕووی بینی پەنجەکانیان بوون تووشی برینی سەر پەنجەکانیان بوون وەرەو کەسانی کە شەکریان هەیە لەوانەیە پێویستکە ساڵی جارێک ئیکۆی دڵ بکەن بۆی بزانن دڵیان چۆنە لەوانەیە پێویستکە لە کاتی خۆیان فەحسی سۆنەری ملەوەنی قاچەکانیان بکەن نەوکو دەمارەکانی قاچیان خوێنبەرەکانی قاچیان تەسە بوو بێتەوە زۆر باشە وەرگرتنی کۆلاجین بە هەب ئەمە تا چەند سوودی هەیە بۆ نەخۆشانی شەکرە بەتایبەت بەڵێ کۆلاجین یەکە لەو مادانەیە کە لاستیکی و کشانی پێست زیاترەکە ینی کەسێک کە ئەچێتە تەمەنەوە پیر ئەبێت سیرەکەی پێستی چرچلۆجە بێ چرچلۆچی پێست بەشێکی زۆری پەیوەندی بە کەمی کۆلاجینەوە هەیە و کەسانی کە تووشی شەکرا بن ئەگە برینەکان ساڕش نەبێ ئەو دەرمانانی کە ئێمە بەکاری هێنێ بۆ چارەسەری برینی شەکرە جگە لە بەکارهێنانی دەرمانی دیژاوکردن و کۆنتترۆلکردنی شەکرەکە هەروە هەنی مەڵتیڤیتامین و دەرمانی ئەدێنە کە بەشی چەند کۆلاجینی تایە بۆی پێستەکە زیاتر یەک بگرێتەوە برینەکەی زووتر ساڕێژ بێ زۆر باشە خاتە ڕۆزدێمەوە لای تۆ لە ئێستادا کە لە کوردستان و خۆت باسە کرد ماوەی 8 ساڵە لێرەی بەرکەوتنت لەگەڵ نەخۆشانی شەکرە و کەسانی برینی شەکریان هەیە تا چەند خەڵک هۆشیاریان هەیە لەم بارەیەوە خەڵک لێرە خەڵک زۆر بێت نازانی چۆن پریڤەنت دەکەین چۆن تووشی ناکەیت برینی شەکرە نمونە پێویستە برین توش نابێت وێلفیت شوو بکە هەموو ڕۆژێک چارەسەری کاچ بشۆی واسلین لێ بدە وەکو ئاینە نایکەن دووەم لێرە هەمووتان ریادە زۆر ناکەن ئەمەش ئیسفادەی هەیە برین تووشە بێت سێیەم سەدەندری لایف ستایل خواردنی مەسبوت نییە هەمووی چاوری خواردنەوەمان و کاربۆهایدرێت و سۆرەکەن لەبەر ئەوانە ئێجوکیشن زۆر پێویستە لێرە یەک دوو نا دەجار ئێجوکێتە بیت اینجا خەڵک لێرە ئەزانن ئەمە زۆر پێویستە بیکێت بەڵێ لە وڵاتی هندستان خاتوڕۆز وەکو ئێستا لێرە ئێمە زیاتر باسیشمان کرد لەگەڵ دکتۆرا مناڵانیشمان نەخۆشی شەکرەیان تێدا هەیە لە وڵاتی هندستان ئامارێکی ئەوە زۆر هەیە نەخۆشی شەکرە بۆ ڕادەیە هەیە این پێداتریکەیچ in India, in La Hindustan,
it's about 15%. 5% منالەکان شەکرە جۆری یەک شەکرە تووشەوێت. ستادیز چیالێن ریسەرچ ئەلێن ئەو دایکەکان شیری مەمکەم ناکەن، شیری بۆتلەکەن، شیری بۆتل فیدینگ ئەمە پانکریاتیک ئەلفەسەل ئەمریە لەبەراوێ برین شەکرە تووشەوێت. زۆر باشە دکتۆرە و حاڵەتی خاتوڕۆز باسی دەکات کە دەڵێت شیری قوتو پێدانی شیری قوتو یاخود هەر جۆرە شیرێک ئەمەش تا چەند کاریگەری هەیە ئەمەش کاریگەری هەیە بۆ مناڵ یاخود بۆ دایکە کە بۆ حاڵەتی توشبوونی بە نەخۆشی شەکرە. بەڵێ خۆی خۆمان ئەزانینی شیری دایک سروشتی ترین و باشترین شیرە کە بۆ بدرێ بە مناڵ، بەڵام ئێستا لەبەر مەسەلەی گۆڕانکاری لە شێوازی ژیانە لەوانەیە زۆربەی دایکەکان دوای لە دایکبوونی مناڵەکانیان یەکسەر بچنەوە سەر ئیش و کار و مەجای ئەویان نەبێت کە شیری خۆیان بدەن بە مناڵەکانیان، بۆیە زیاتر پەنابن بە شیری قوتو. شیری قوتوش وەکو هەموو ئەو دەرمانانەی تر کە ئێستا ئەنی بازاری کوردستان بۆ بە بازارە بۆ ساختکردنەوەی هەموو کەلوپەلەکان و هەموو پێداویستیەکان و هەموو دەرمانەکان، شیری قوتوش بە هەمان شێوە بەبێ کوالیتیەتە ناو هەرێمی کوردستانەوە، کوالیتی کۆنتترۆل نییە یانوەتە بە پێی پێویست پشکنینی بۆ ناکرێ وهروە ڕکلامی زۆر بۆ کرێ. ساگەر ببینین زۆربەی ڕکلامەکان کە لە تەلەڤیزیۆنەکانە کرێ ڕکلامی شیری قوتووە، ئەوای لێکە خەڵک زیاتر پەنابا بتاتە بە شیری قوتو. شیری قوتوش بە پێ ئەو توێژینایی کە کراوە هۆکارێکە بۆ دروستبوونی شەکر بە تاوەتی لە تەمەنی پێشتەمەنی 3 ساڵی ئەوانە کە مناڵ شیرە خوارد وردەودە لە مستەقبل ئەوانە تووشی شەکرە بێت. زۆر باشە دکتۆر حاڵەت هەبووە هات بێتە لای ئێوە ئەو کەسە پێشتر هیچ پشکنینێکی شەکرەی نەکرد بێت تەنها بە برینێک ئازانی بێتی لە دوای برینەکە و حاڵەتی بۆ دروست ببێکەیان پێت تۆ پشکنینی شەکرە بکە بزان ئەنجازانی بێتی شەکری هەیە. بەتەکی جار وایە نەخۆشی شەکرە بە تایبەتی شەکری جۆری دوو تووشی مزعافاتەکان ئەبێ ئەنجات ئەزانی شەکری هەیە، ینی بۆ نمونە کەسێک تووشی جەڵدەی دڵ ئەبێ کە ئەچێ بۆ خەستەخانە جەڵدەی دڵی هەیە زانن تووش شەکرت هەیە، کە کەسێک کە تووشی نەخۆشی گورچی لە ئەبێ ئەزانی شەکری هەیە، و کەسێک کە ئەچێ بۆ لای دکتۆری چاو ئەزانی چاوی زەعیفە یاخود چاوی تەڵخە تۆڕی چاوی تێکچووە ئەزانی شەکری هەیە. وەروە برینی شەکرەش وایە زۆر کاتەیە نەخۆشەکەی بەلامان ئەڵێ برینەکەم بۆ هۆی شەکرەوە نییە بۆ لە پێڵاوێکی دەستکم لە پێ کردو یاخود سوتاوە تووشی شەکرە بۆ بەڵام خۆی لە خۆیان شەکرەکە ئەبێتە هۆی برینەکە یاخود ئەگە بریناریش بێ زووتر ساڕەژە بێ ئەگەر شەکری نەبێ. بۆی زۆر کاتەیە کەسەکە هاتۆ بەلامان برینی هەبووە نەشی زانیوە کە شەکری هەیە، کە لە کاتی برینەکە تەداویمان بۆ کردو چارەسەرمان کردو فحسی شەکرەمان بۆ کردو سێنێکە فحسی 3 مانگی شەکرەکەی زۆر بەرزە، نیشانی ئەوەیە ئەو کەسە بەلانی کەمی 6 مانگ زیاترە شەکری هەیە. زۆر باشە دکتۆر دایم باز لەوەش دەکرێت ئەو کەسانەی نەخۆشی شەکرانەیە وەک خۆش ئاماژەت پێکرد برینێکی بچووک ماوەیەکی زۆرە ناڵێنن بە دەزەم برینەوە چاک نابێتەوە لەو کاتەدا چی بکەن ئەو کەسانە؟ ئەو کەسانی کە برینی شەکریانێکە کەسێک شەکری هەبوو تووشی برینی شەکرە ئەبێ ڕاستە و خۆ سەردانی پیزیش بکە نابێت دوای ئەگەر بچووکیش بێت ئەگە بچووکیش بێزانین بۆ لە بەروێ جاروایە کەسەکە بەلای خۆی و بچووکە برینەکە بەڵام لە ناو ئیلتیاباتی زۆر کردووە یاخود ئەگە برینەکەی بچوو بێ لە سەرەتاوە چارەسەرێکی باش وەرگێ نەخۆشی وایە تووشی تڵۆق ئەبێ ینی قاچی ئەسووتیە تووشی شەکر ئەبێت تڵۆقەکە ئەتەقیێنێ بە حسابی ئەوی کە چارەسەر برینەکەی کردو یاخود هەنێت ماوەت بەکارێنێ وردەوە دەبای لێکە برینەکەی زۆر خراپێ. من نمونەیەکی بەسیطی بۆ باسکەم. پێش 2 هەفتە پیاوێکی پێر هات بۆ لایمان تقریبا نزیکەی 20 ساڵە زیاتر شەکری هەیە برینەکەی پێشتریش برینی شەکری هەیە بۆ مە چارەسەرمان بۆ کردبوو نەگەشتە بڕینەوە. ئەم جاران کە هاتەوە سەرەتای مانگی 2 بۆ هات چارەسەرمان بۆ کرد برینەکەی وردەوردە بەرەو باشیە چوو نەهاتەوە بۆ ئەوەی کە تەداوی بۆ بکەین و چارەسەری بۆ بگرین نزیکی دوای مانگێک هاتەوە کە هاتەوە سیرمان کرد خەنەی لێداوە خەنە بۆ برینی شەکرە کە هات برینەکانی زۆر زۆری تاباتی کرد گەشتوە سەر ئێسقانەکە ئەمە داخەڵمان کرد لە خەسخانە بۆ یەک لە پەنجەکانی ببڕینەوە یعنی ئەگەر لە سەرەتاوە برینەکە چارەسەر بکرێت ناگاتەوەی کە ببڕێتەوە بەڵام ئەگەر گەشتە مەرحەلەیەک کە بگاتە سەر ئێسقانەکان کە پێوتری ئۆستیۆمایلایتس ئەو کاتە هەوکردنی ئێسقانەکە تەنها بە پاکردنەوە کە لەلایەن پزیشکی پسپۆری نەشتەرگەری شکاوی و ئەکرێت یاخود تەنانە جاروان نەخۆشەکە پێویستەکە پەنجەیەکی ببڕێتەوە ئەگە برینەکەی زۆر زۆر بچێتە سەر و لەوانی پێویستکە قاچی ببڕێتەوە بۆ ئەگە برینەکە سەرەتا چارەسەر بکرێت چارەسەرەکەی ئاسانتر لەوەی بکاتە قۆناغێکی زۆر بەکارهێنانی دەرمانی سروشتی لە ماڵەوە ئەمە زیاتر دروست بە هیچ شێوەیەک تەندروست نیە بەعکسەوە جاروەوە لێمانکە کە ئیشەکە ئێمە ئاڵاستر ئەکە ینی برینەکە زیاتر تووشی تەداویەکە لەوانە برینەکە خۆی هیچی لێ نەدابێت باشترە بەس برینێکەوتەوە بەڵام ئەگەر هەندێشتی لێ بدا کە تەندروست نییە
وەکەوەی کە ئەو شتانی کە باسمان کرد ئەو کاتە هەوکردن دروستە بێت هەوکردنی دروست بۆ کاتە چارەسەرەکەی زۆر ئاڵۆسترا بێت زۆر باشە دکتۆر هەرچەند دەمەوێت دواوتر و بەڵامیت پرسیاریشکەوەی زۆر گرنگ بێ و کەسانی کە مادە کحولیەکان بەکاردەهێن ئەمانە تا چەند معارەزن بۆی کە تووشی نەخۆشی شەکرە بن دواوتە و ڕێنماییشت بۆ کەسانی کە نەخۆشی شەکریان هەیە ئەو کەسانی مادە کحولیەکان بەکارێن ئەگەر تووشی هەوکردنی پانکریاز بن پێوترە کڕۆنی پانکرێتای تەسەکردنی درێژخانی پانکرێز لەوانی تووشی شەکرە بن ئەگەر تووشی چەوری سەرجگەر بن چکە یەکێک لە هۆکارەکانی شەکرە بریتێ لە چەوری سەرجگەر فاتی لیڤەر ئەمانیش بە هەمان شێولانی تووشی شەکرە بن دو ڕێنماییمان بۆ کەسانی کە تووشی شەکرە بوون بە پێویستەکە پارێزی بکەن چارەسەر وەرگن لەژێر سەرپەرشتی پزیشکی پسپۆڕ بمێنەوە هەر کاتێک کە تووشی برینی شەکرە بوون سەردانی پزیشکی پسپۆڕ بکەن پێشێک کە برینەکان زۆر قوڵبێ وەکو باسمان کرد شەرنی هەموو برینێک بڕینەوەی بێ بە خۆشحاڵی ئەڵێن ئێستا زۆربەی برینەکان بڕینەوەی ناوێ بەڵام ئەگەر بە چارەسەرێکی تەندروست و لەژێر ڕێنمایی پزیشکی پسپۆڕ بکرێت زۆربەی کات بە تەداویکردنێک و پاکردنەوەیکی بەسیط کەسەکە لە بڕینەوە نەجاتی ئەبێت زۆر باشە خاتە ڕۆستۆ چیت هەیە لە کۆتاییدا و دواوتێت بۆ ئەو هاوڵاتیانی یاخۆ تۆ زیاتر بەرکەوتنت لەگەڵیاندا دەبێت لێرەوانی کە نەخۆشی شەکرن و برینی شەکریان Your last talk about diabetes. Last speech about diabetes. Last Your recommendation. پێشتر من پێوتی یەکەم پێویستە ئەمە زووتر برین توش بوو زووتر چارەسەر بکە دووەم لە مالەوە ئەو دەرمانی کوردەواری بەکاری نایێنیت باشتر سێم سێترێ شەکرە بکە بەرنامەج ڕیادە بکە ئەوانە زۆر پێویستە بۆ نەگۆشی شەکرە لەگەڵ برین بەڵێ سپاس بۆ دکتۆر داهات حەوێزی پسپۆڕی هەناوی دڵ و شەکرە هەروەها خات و ڕۆز پیرروجایە پەرستاری پێشکەوتووی شەکرە برین لەگەڵمانابوون لە بەرنامی بەیانی باش کوردستان زۆر خۆشحاڵ بۆم دکتۆر سپاس بۆ ئێوە سپاس بۆ ئامادەبوونتان